کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووین بە دوواداچوون بکەین لەسەر دیاردەی دەرۆزەکردن یان سوالکردن لە نێو شەقامەکانی نێو هەرێمی کوردستاندا چێن ئەوانەی کە ڕۆژانە دەرۆزە دەکەن ئەرێ بەڕاست ئەوەی کە دەرۆزە دەکات کەسی هەژارە یاخود کەسی ساختەچی و کەسانی بیانی و خۆماڵیە بۆچی دەبێت ئەو خەڵکانە بە تایبەت لە مانجی ڕەمەزان ڕێژەکەیان زیاتر بێت ئەرێ بەڕاست ئەو کاتێک کە ئەوانە دەگیر دەکرێن سزای یاسایی بەرامبەر ئەو کەسانە کە ساختەچین ڕۆژانە زیاتر لە 100,000 دینار پارە پەیدا دەکەن لە ڕووی یاساییەوە سزاکەیان چییە؟ ئێمە لەگەڵ تیمی پۆلیسی ڕێکاری ئێستا لە نێو هەڵمەتێکداین دەمانەوێت بزانین چەند ئەو کەسانن سوال دەکەن و چۆن دەگیر دەکرێن و مامەڵەی یاساییان لەگەڵدا دەکرێت. هەڵمەتەکە دەستی پێکرد ئێمە لە قایمقامیەت دەرچوین پۆلیسی ڕێکاری بەرەو ئەو شوێنانە دەدەڕوا کە خەڵکی سوال کرد خەڵکێک کە بە ناوی دەرۆزەکردن پارە لە خەڵک وەردەگرن ڕای سەرکار بەرپرسی ئەو تیمەیە کاک سەرکار پێم بڵێ ئێوە تەنها ئەمڕۆ ئەم هەڵمەتتان دەست پێ کردووە خود ڕۆژانە بەردەوام هەڵمەت دەکەن. بڵێ ئێمە وەکو بەشی پۆلیسی ڕێکاری وەکو ئەو ئەرکانێک کە ڕۆژانە بەرجەسەی دەکەین لە ئەرکی واجباتی خۆمانداین ئەو ئەرکانەی کە تایبەتە بە کە سوالکەران کە لە چوارڕیانەکان و لە شوێنە گشتەکاندا ئامادەبوونیانێ ئێمە وەکو هێزەکەمان بە مەفرەزە دەرچین بۆ ئەو شوێنانە ڕۆژانە بەڵام ئەم هەڵمەتە زیاتر کراوە بۆ مانجی ڕەمەزان لەبەرەوەی ئەم سوالکەرانە ئەم هەڵیان پۆستۆتەوە ینی بەزەبەت ڕێژیان زیاتر بۆ مانجی ڕەمەزانێ بەڵام ئەوانە چێنە ئەو کەسانەی کە ینی لە ڕاستیدا ئەوانە هەژار نین دێن پارە لە خەڵک وەردەگرن خۆیان وان نیشان دەدەن کە هەژارن. بەڵێ ئەمانە خۆی لە ئەسڵدا ئەمانە هەژار نین ئەمانە بە ئۆکمی بنیشتێک دەفرۆشێت کێکێک دەفرۆشێ کاری سوالکردنی لەگەڵ دەکاتن ئەمە لە دیاردە بزەبەت ئەمە لە دیاردە بووە بە پیشەیان یعنی چەندان کەس گیراوە لە لامان بە دەیان جار گیراوە واز نایەنێ لە کارەکە زیاتریش گیراوە کا کامەران لەبەرەوەی ئەم مادە یاسایە کە بۆی دانراوە ئەم سزایەکی عقوبەکەی زۆر نییە لەبەرەوەی خەڵکەکە یان غرامە دەکرێت یاخود مادە یاسای چەندە غرامەکەی بەپێی ئەو ئۆکمەی بڕین کە بۆی دانراوە چەند ڕۆژ بگیرێ ئەوەندە لە غرامەکەی بۆ کەمەکرێتەوە ینی بۆ نمونە ئەگەر 15 ڕۆژ بگیرێ 15 ڕۆژ بگیرێتن لەم 15 ڕۆژە لە حوتەم ڕۆژە بەر ببێ هەر ڕۆژی 30,000 لە شەوەکەی بۆ کەمەکرێتەوە لە غرامەکەی بۆ کەمەکرێت بزەبەت لەمە زیاتر نیە ڕۆژانە داهاتیان چەندە ئەمانە بە تەسویر لامانەیانی وەکو سوڕا کە لامانە هەیە تایەتی لە سەروی 100,000ەوە ڕۆژێ 100,000 بەڵێ فێڵەکانیان چێ ئەم فێڵانەیان چییە وەکو باسم کردوانە ینی کێک بە عوکمی کێک فرۆشتنێک بە عوکمی ئەم پەردانێک کە بۆ سیارەکە بخە کە بەپێی مادەی مروری هاتوچۆشەوە ئەم مادەیە قەدەغەیە کە پەردەی سیارە بفرۆشێ لە چوارڕیانەکان ئەم بەهۆی پەردە فرۆشتنە هەر بنیشت فرۆشتنە کێک فرۆشتنە کاری سوالکردنی لەگەڵەکە هەر شێوەیەک دەیانەوێت لە شوێنێک بن پارە وەربگرن بەزەبەت بەڵام ئێمە بەڕاستی وەکو شاری هەولێر بەگشتی ینی خەڵکانێک کە بە زەیان زیاتر بەم کەسانێتەوە کە وەکو بڵێن شانۆ دروست دەکەن بەڕاستی بەڵام کابرا دەبینی منداڵێکی ینی ئافرەتێک دەبینی منداڵێکی لە باوشە لەم ڕۆژ گەرمە وەزئی خراپە کابرا پارەی دەداتێ کەوایە شایستە نییە پارەی بداتێ کاکامەرە ئەمەیان بەخێر ناچێ یەکەم شت دووەم شتیان ئەمەیان وەکو پیشەیەکی خۆی بەکاری دێنێ وەکو ئەیانی بۆ نمونە کە لاما فەقیر نینەتان چێ فەقیر بەڵگەمانەوێت خانووی هەبێ هەیە معاشی هەبێ هەیە وەزیفەی باشی هەبێ بەتاکید وەکو وەزیفە و معاش و شتیوانە لەوانەیە وەزیفە و معاشتی نەبێ بەڵام خانوویانەیە سیارەیانەیە وای لێ هاتۆ مناڵەکان کڕین و فرۆشتنی پێەکەن لە ناو خۆیانە چۆن ینی بۆ نمونە لە چوارڕیانەکان بری لە چوارڕیانێک مناڵێک شتیایە لەوانەیە ڕۆژێ لە 100,000 بەرە و 200,000 کەسابەتی پێوە بکاتن
ئەمە کڕین و فرۆشتنی پێکەنە ناو خۆیانە وەکو سوارڕیانێک هەر فلکێک بەکرێ دەدرێ و دەگرمەوە سواریان هەبووە کاکەمانە لێنە ئەو شاریە و لێرە یعنی کە بەڵگەمان لایەن وەکو برین یعنی کڕین و فرۆشتنیان پێوە کردووە لە ناو خۆیانە. ماندوو نەبی سڵاوت دێبێ باشە چ دەکەی لێرە تو والله از کرێنێکس دەرپۆشمە مەجبوری ماجبورم لانۆم حاشێنەوە کچی تۆیە بۆ کاچکۆ منە هەرێ بەڵێ ڕۆژانە لێرە کلێن والله دو ڕۆژن هەستێمە دو ڕۆژێکی بۆی مەصرف و عیدیە بازار چۆنە بۆ زۆر نۆکردە دەوڵەمەندانە دجەمەڕە دەربۆست بنە ئیکانی یەهودینە پارە نادەن هەرە نۆتنە و کرێنێکسی نۆکردە فەقیر فقۆرە مینۆمە تێنە کرێنێکسی مادەکردە حەزۆری باشە ئەوە یەکەم جارە و کارە بکەیان پێشتر دەکرد والله پێشتر نەدەکرد نەدەکرد نا والله هەز دڕۆژن تێمە دەڕۆژ تێمە ئەرێ دڕۆژ ئەتو دەچێ مەکتەبێ قوتابخانێ قوتابیە تو ها دەخینی لە مەکتەب پۆلی چەندی سەفی چەندی سێ ئەدی گەرمانیە تۆ بەو گەرمایە ئێستاوە کلێن کەس دەفرۆشی کارە چی باش ئەلبیسە گەرەگینە بۆ مەجبوری عیدی تێە دایکت ماوە دایکت هەیە دایکت کا باوکت ئەوە بابتە ڕۆژانە چەند پارەت دەست دەکەوی بەڕێ سەرکاریەوە خەڵکێکتان دەرجیرکرد لەسەر ئەو شەقامە من لەگەڵ یەکیان گفتوگۆم کرد دەڵێ کاکە من فەقیرم بەڕاستی کاکەمەراوەی بەرچاوی خۆتان بینیتان ئەوان ئەو کۆمەڵە سوالکەر و دەڕۆژەکەرانەی کە چواریانەکانن ئەمەی کە خۆتان بینیتان هەیەڵێ من قاچم شکاوە یان شەلەرە هەر شتێک بێتنەوەوانە ئەمانە دوورە لە ڕاستی یعنی ئێستاوان هەموو تەمسیل دەکەن هەمووی تەفسیر دەکات بەس بۆ ئەوەتی خەڵکانی بەزەیان پێدا بێتەوە پارەی ئەمداتێ سوالکەری تیا کلینکسی لە دەستە یەکیان دەڵێ من 3000 دەکەم کەس پارە نادە چی وایە ئەمە هەمووی دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی خۆیان دەپەڕێنەوە لەم شتا لەبەرەوەی هەر ڕۆژانەیان بەرەو 100,000 و بەرەو زیاتر وين أهلك؟ هذه ما عندي ما عندك؟ لا. من سوريا قاعدة أنا وولادي لحالي. توش خلقي روجا؟ تو خلقي كين دري؟ خەڵ شاوێ شاوێسی باشە تو خەڵک چێن دەرێ بەنگلادیش کەوایە ئەوەی کە دەبینن کۆمەڵە خەڵکێکە پۆلیسی ڕێکاری ئەوانەی دەژیر کردووە دەڵێن ئەوانە سوالکەرن لە ئەسڵدا دەڵێن هەژار نینە ڕۆژانە خەڵک بێزار دەکەن بە زۆر پارە لە خەڵک وەردەگرن بەڵام ئەمە دەڵێ ئەمە ئافرەتە دەڵێ من پیاوم نییە خەڵکی سووریا لێرە ناچاری میشکم پێم ڕێ کێشێوانە چی هەرەکە دەڵێ من پی فەقیرم ستەلۆ نمونە ئەمە ئەو ئافرەتەمان کرد دەڵێ سوالکەرە قەیەقەی کابرای گرت بوو هەزاری دابووێ بە زۆری دەگوی ئەمە 5 کەسین دەبی 5,000 مەم دەی 5 نەفەرین بە زۆری کابرا علاگەی لە دەست بوو عین لە دوو ڕە زۆر ناشیرن بوو خەرکەکەی وێندەریش هەموو وەچی چون شکایەتی کردگوتیەوە ئەوانە ئێریان بێزار کردیان پێم بڵێ ینی چۆن منداڵەکان بەکاردێنن ئەوانە شخصێ عمری 18 سارە 20 سارە مندارەکان دێنی لە ترابلایتەکاندا دێنێن سبێنان زوو دەوری سعات هەفتی هێوارە 6 هێوارە دێتەوە دویان هەمویان خڕکاتەوە دەیان باتەوە باشە مندار هەیە بەکرێ بدرێ بۆ ئەو ڕۆژە زۆریش کڕین و فرۆشتنیان کڕین و فرۆشتنی ئەو ڕۆژی لە ترابلایتی جەوازات دوو مندارم کرد سعات 9 سبێنێکە بوو یەکیان بە گەورەتر بوو ئەوە کەیدی پارەکەی وەردەگرت لە ترابلایتی و دەچودەی داوی باشە کەوایە ئەوانە لە ئەسڵدا فەقیرین بەس فەقیری بەکاردێن نه زۆربیان بۆ خەڵک پارەیان دەدات خەڵک زجە دەستنە کنجامەکانی سیارێ خەڵک زج بیان دەستێت دەپارڕێنەوە خەرک پارەیان دەداتێ باشە ڕۆژان چەند کەسی دەگرنەوە بەخوای ڕۆژ هەیە 30 نەفەر 35 نەفەر هەموو ڕۆژێ مندار و دانی هەیە سبەینان دانی هێواران جێ هەیە بابرێن کا کامەران تەرک لایت هەیە فرۆشرایە گوتیتی ئەوە عیدی منە ئێرە بە 40,000 هەموو ڕۆژێ دەبی بێ فرۆشرایە بەڵێ ئەرێوەڵا تەرابلای دێ بە بزە پارەش خەیاڵیش خۆیان بە ملیۆنەشییان بە ملیۆنیوەشی دەفرۆشە دی زۆریشێ ئێستاکە ئەو ڕۆژی سیارە خۆم پێ بوو بە مەدەنی بووم لە دەوام نەبووم
چوومە ترابلایەتی کلێنکسی دەفرۆش گوتمەوە چێ مەمنوعە ئێرەن لێرە من نگوتی من لێ شخصەشی دیم کڕیتەوە مانجێ بە ملیۆنش بە 1 ملیۆن باشە بەس ئەمە چارەسەرە گرتنیان چۆن چارەسەر ناوەڵ ئێستا لۆ من ئەو سوارە زۆر جوان بوو ئەمە زۆر ماندی دەبین لەگەریان یعنی ڕۆژان ئێستا بەسمانی بە ڕۆژی خەڵک شکات دەکاوەیە خەڵکی شێ دەرێکا کە لەیان گەرن فەقیرە یعنی دیسان دێنەوە سەر کەوایە چارەسەر نیە لەوانە ناوەڵی ئەو چارەسەر نیە. ئەمانە دەگیر کراون بەڵێ بەچی بە تۆمەتێک بەڕاستی بە تۆمەتی سوالکردن سوالیان کرد باشە بەس پێم بڵێ لە ئەسڵدا بەڕاستی ئەوانە هەژارن ئێمە لە من دەمێت تەواوی وردەکاری ئەو بابەتانێکەوە پێوەستن بە سوالکردن و ئەو جیهەتێکەوە پێوەستە بە بۆیکەوە ئیجراتی سوالکردن کە ئەویش پۆلیسی ڕێکاری سەربازیە کە سەر بە بەڕێبەرات پۆلیسی پارێزگای هەولێرە هەڵدەستن بە دەستگیرکردنی ڕۆژانە 30 تا 40 کەس دەستگیر دەکەن ڕۆژانە 30 تا بوویتە دیاردەیەکی زەق و بەردەوامشە ئەو دیاردەیە بەڕاستی و لە هەموو وڵاتانی جیهانیش هەیە نەک لە تەنها لە کوردستانیان بڵێن لە شاری هەولێر ئێمە زۆر بەدواداچونمان کردیە ئەوانە هەژار نینە باری داراییشان زۆر باشە زۆر جاری وا هەیە لەو کەسانە زۆر باشترەکەەوە خێریان پێ دەکەن ینی باری دارایی ئەو کەسانێکەوە کاری دەرۆزەکردن دەکەن زۆر باشترە لەوانەی کەەوە خێری دەکەن هێشتا حاڵی لەوەی کە وەردەگرێ خراپترە زۆر چکە ئێمە بەدواداچونمان کردووە کەسی وا هەبووە گرتمانە چەند خانووی هەیە بەکرێی داوە بەکرێی داوە جگە لەوەش من دەمێ ئاماژە بەوەش بکەم ینی بەڕاستی ئەوانێک کە وەکو پیشەیی کارەکان بوویتە پیشەیە نەوەکەوە ئەمە ئاگاداری هەموو خەڵکی کوردستان بکەینەوە ئەو کەسانەی لەسەر شەقام کە بە ناوی هەر شتێک ینی زۆر جار کلێنکسێک دەفرۆشێ گوڵێک دەفرۆشێ نازانم پێڵاوێک سبوو دەکە ئاگاداری ئەوە بنیانی ئەمە سیناریۆی درستی هەر هەمووی سیناریۆ ینی کەسی وامان گرتووە بەڕاستی باری دارایی زۆر باش بۆکو ئاماژەمان پێکردەوە جگە لەوەش ئەوانە هەڵدەستن بە ڕاکێشانی عاتفی خەڵق و سۆزی خەڵک بۆ ئەوەی کە بە هاوکاریان بکات لە ڕێگەی بەڕاستی خۆی لە هەموو دنیا نەوعا قەومەکەیە پێی دەڵێن ئێمە لە ناو شاری هەولێرێ پێدەین دۆم یان قەرەت یان ئەو لەو شێوانە ئەوانە کە ناسنامەیان بەشێکی زۆریان ئەوانێک هەمیان نا بەشێکی زۆریان کەەوە بە پیشەییان کردووە کە ئەو کارانە ئەنجام دەدەن و تەنها لە هەولێر و لە کوردستانیە لە زۆربەی زۆری وڵاتانی جیهان هەیە ئەوانەی کە سەردانی دەرەوەی وڵاتیا کردوی دەیان بینن کە چێنە و چێنینە بەڵام ئەوە خەڵکی بیانینەوە جوازێکی ئەوانە وەکو پیشە ینی کو هەڵگیراوەتەوە ئەوانش بیانینە بۆ منەوانە هەندینە یان پاکستانینە یان لە هەر شوێنشتر هاتبن بە مەستی کارکردن هاتوون بەڵام خەڵکی خۆمان بە تایبەت خەڵکی شاری هەولێر ئەوەندە دەستکراوانە و خێر بە خەڵک دەکەن ئەوانە ژوایان کردێ کە بینیتیان وەکو هۆکارێکە بۆ بەدەستێنانی داهاتێکی زۆر زیاتر لەوەی کە کارەکەی پێ ئەنجام دەدەن بۆ نمونەوانە احتیمالە بێن ماگانە بە 300 تا 400 دینار کار بکەن بەڵام مەگەر دەرۆزە بکەن یان لە شاری هەولێر پێدەێن دەرۆزە یان ئەوە تێ سوال بکەن احتیمالی هەیە زۆر زیاتر بە ڕۆژانە چەندیان دەست دەکەوێت ڕۆژانە تا 150,000 جاری وایە دەستیان باشەکەوای ئێوە وەکو پۆلیس بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێن تکایە ئەوانەی لەسەر شەقامەکان سوال دەکەن یان دەرۆزە دەکەن تکایە خێریان پێمەکەن شتۆ زۆریان سیناریۆیە جگە لەوەش داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست کە ئەوان ئەو پارەیە کە دەدەن بەو کەسانی کە سوال دەکەن ئەوە پاڵپشتێکە بۆ بەرداوامبوونی کارەکانیان بۆ بەرداوامبوونیان لە کارەکانیان بۆ داواکاری هەر کەسێک ئەگە هەژار بوو کەسی هەژار دەست پا ناکاتەوە کەسی هەژار بە عەزەت و نەفسە
بە هیچ شێوێک دەستپان ناکاتەوە و هەروەها سوالکردن ناکە بەڵکو ئەو کەسانە ناکە بۆتە پیشەیان وا بە پیشەیانە ئەو کارانە زۆر باشە بابینە سەر مەسلەی تاوان یعنی ئەگەر لەگەڵم بیت ینی بەڕاست کاک هۆگر ینی تاوانی لێ دەکەوێتەوە بۆ نمونە و دوو منداڵە جوانە دەبینن زۆر جار منداڵ بەکار دەهێنرێن بۆ مەسلەی سوالکردنیان دەرۆزەکردن بۆ زانیاریتان ئەو دوو منداڵە وەکو پۆلیسی ڕێکاری ئاماژەیان پێکرد جەنابی قەدەم شوان کە بەرپرسە لە بەشێکە لە بەڕێبەراتی پۆلیسی هەولێر ئەو دوو منداڵە دایک و باوکی بەزیان هێشتووە کە پۆلیس چۆ دەستگیریان کە دایک بەزیان هێشتووە هینێتمانێرە هەڵاتون ینی منداڵەکانی خۆیان ئێستیغلالی و منداڵانەوە بۆ بەدەستێنان بە هەمان شێوەیەکە پیشەیانەی باوکو دایکیان تاوانی زیاتر لێرکۆ من ئێمە چەندین جار لە کاتی لێکۆڵینەوە تاوانبارمان گرتووە دوای ئەوەی کە دەرۆزەی کردێ یان سوالی کردیە لە نێو ماڵەکان کە بینیتی ماڵێک چۆرە چۆتە ماڵەکە دزی کردووە و زیاترتە دەرەوە یانەوە تەیە من دەبێت ئەماژە بە خاڵی شتێکم کە جەنابی قەدەم شوان باسی کرد زۆر جاری واهەوە ئەو کەسانیان دەستگیر کردیە کە هەڵساون بانجامدانی سوالکردن لە کاتێکدا خەڵک خێری پێکردن ئەوان چۆنە گادایان پێکردووە و مەشروبیان پێ خواردووە و ینی بە پارەی خێرکردنەکە کاری خراپیان پێ ئەنجام داوە بەس پێم بڵێ ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت ڕێژەی سوالکردن دەرۆسەکردن ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت هۆکار چێ من دەبینم ئەوە تا ئامارە کە ئەوەندە کەسە دەگیر کراوە ئافرەتە منداڵە گەنجە بە ساڵات چووە کاکامەران دوو هۆکار هەیە لە بۆ زیادبوونی دەرۆزە یان سوالکردن ئەو شوێنانێکەوە شوێنێکی ئارامن خەڵکێکی زۆر ئەوانەی کە سوال دەکەن زیاتر دەچن لەو شوێنانە دەژین بۆ نمونە تۆ ئەگە بێ و سیر بکەی شاری هەولێر لە چاو دەوروبەری هەرێمی کوردستان ئەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراقیش ئارامترین شوێن بووە زۆربەی زۆری ئارامی دووەم وا دەکاتە ئەو خەڵکانەی کەوا بەردەوام کە سوال دەکەن کە خەڵکانێک دەبینن کە بە زۆر بە سۆزداری مامەڵە لەگە هاوڵاتیانی دەوروبەری خۆیان دەکەن ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە بەردەوام بن لەو کارانەوە خاڵێکی تریشەیە کە من دەمێ ئاماژەی پێکەم ئەویش مادە قانونیەکەیە واتە یاساییەکە مادەی 390 لە یاسای سزادانی عێراقی بەڕاستی ئەو سزای کە بۆ سوالکردن دانراوە سزایەکەی زۆر زۆر سووکە کە پێشتردانەوە لە چاو ئێستا و کە چووکە عەدی ئەقساواتە زۆرترین سزایەکەی تونترین سزایەکەی دەکاتێتە سێمان بەڵکو ئەگەجاری یەکەمیش بیتن دەکات 15 ڕۆژ تا مانگێک سزاکە سووکە پێویستی بە هەموارکردنەوە پێویستی بە هەموارکردنەوە هەیە بۆیە خەڵکانیش دەزانن کەەوە مادە یاسایەکە لە سەریان سووکە هەڵدەستن بە ئەنجامدانی کار پێم بڵێت تۆ خەڵکی کوێن دەری خەڵکی موسڵی باشە چ عەشیرەت و قەومێکی باشە خەڵکێک دەڵێ کاکە ئەمانە دەرۆزە دەکەن بێزاریان کردوون ئاگاداری پۆلیسیان کردوتەوە بەڕاستی ئەوە دەرۆزە دەکەن من ناریم خۆم یعنی ئەوەی خۆم ناکەم یان بریم ئایاننا هەیە تێدا هەیە دەروزەی دەکەێت تێدا هەیە دەرۆزەی ناکەن من حەز لێ ناتان لە پێش چاو کامێت پێ بە سونت لۆ دەخۆم قزیێت ئەتو بری دەروزە و مەروزە ئەو تشتە تۆ سبوقچیەوە سبوقی تۆیە بەڵێ سبوقی منە تۆ کار دەکەیان بەڵێ ڕۆژانە چەند تەیە ڕۆژانە هەتا 12 تا 15000 12 هەتا 15000 حتمما برادرت تێ ڕۆژانە دەرۆزە دەکات سوال دەکەوانە برادر على آخر سپێرە لەم سەیدە قەومە زۆرم دەزانم ڕۆژە چەندیان هەیە ئەوان هەیتیان هەیە 50 هەیە 100 هەیە ڕۆژانە ئەگەر دەرۆزە بکەن 50 هەیە هەتا 100 بەس تۆ دەتەوێت کەسابەتی بکەیت سەیدی ئەمن 12000 پێ باشتر لە 50000 بەڵێ پێم باشترە پێ باشترە باشە پێم بڵێ ئەو خەڵکانی کە تۆ دەیناسی دەڵێ 50000 100 و زیاتریش بۆ حەزیان لە دەرۆزەیە بۆ کێ کەسابەتی ناکەن پارەی زیاترە پارەکە باشترە پارەیان پێ زیاتر دەوڵەمەندن وڵی هەیە دەوڵەمەندن هەیە فەقیرە 100,000 باشە ڕۆژانێک تو بە خۆت یعنی ئەوەی کەەوە 100,000کە باشترە یان 10,000 باشترەوانە
دەرۆزەکردن ڕاستە خەڵکێک ساختەیی بکە چۆن دەبینێ و دیاردەیە دیاردەیەکی کووە ڕاستەوە لە ڕووی شەرعەوە ڕێپێدراونی جایز نییە ئێمە سەلەم دەفەرمێ هەر کەسێک کاتێک دەرگایەکی پاڕانەوە لە خۆی دەکاتەوەی لا دەرگای هەژاری لە خۆی دەکاتەوە بەو شتێک کە داوای دەکرد دوایەوە تو نازانی چێ وەکو عادەت دەیکا پیشە چێ محتاجە چێ محتاجە نازانی لێت تێکەڵە باشە تۆ ئەگەر بزانی 100% ئەو کەسە سەختە چییە پارەشی پێ بدەی گوناحت ناگات حتمما گوناحباری چکات و تعاونت کرد یارمەتی دەلەسەرەوەی کە بەرداوامی لەو پیشەی خۆی باشە ئێوە چ دەڵێنە خەڵک دەڵێن خێر بە چێ بکەن خێر بەو کەسانە دەکرێت کە پێیان دەشێ کە بڵێ مستحقی ئەو کەسن کە مستحقی ئەو ئیشە ئەدی ئەوانەی منداڵ بەکاردێنین لەسەر شەقام بێزار منداڵە ئەمانەتە لەسەر دەستی لای دایک و باوەک دەیبەت شێوەی جوان پەروەردەی بکە فێری بکە نەوە کارێکی وا بکە نەوەڵە جایز نییە ناوەڵە جایز نییە خۆ ئینسانی وا هەیە ئەوەندە محتاجیشە بەس عیزەتی هەیە ناتوانانی بێ داواش بکاتن بە کەس برێت فەقیر مونیتیش ئەوانێکەوە زیاتر تیجارەتە دێک خەڵکێکی زۆر لەسەر شەقام دەرۆزەی دەکات لە ئەسڵدا فەقیر نییە بەڵام بۆتە پیشەی دەرۆزات و بێزاری نەکردیەوە بەێوەڵە پارەیان دەدەێ بەخۆ ناوەڵە نایاندەمێ من ناوەڵە لەبەرمەندە کەس دەڵێکا کە خێرە گوناح ناوەڵە نایاندێن لە بەر لە سزادان دایان دەنێن بەرەبەری هێواران دێ سار ئاخری مدیهاریان دەگە دایان بنەوە بەخۆت بینیم بەخۆم بینیمە کەوایە پارەدان بۆ کەسانە ناوەڵە لەباتی خێرت گاتێ گوناحش گوناح دەگاتی زۆر جار ئەرشکۆستەریان دێ هەرات نازانی سارە شورتەیە هەرات نغاریان وای بەسەر هاتیەوەزان سارە شورتەیە ناوەڵە نایاندەمێ ناندێ ناوەڵە بە هەموو کەسێک خێر دەکەی نەخێر بە تایبەت داوانین لە جاددا و یەک خۆی شەلە دەکا یەک تەرۆزی فڕێ دەدا نەخێر شەر نییە هەموو کەسە گەعانێت و کە بیبینی خێری پێ بکەیت دەبێ و کەسە ئیستاهیلی ئەو خێرکردنەی بکات و پێی دەکەی بێزار دەکات زۆر جەرجامی خاوێندەکەن دەڵێ پارەمان بدە بێزاری کرد چ دەڵێیت بۆ چارەسەریەمە بەڵام هەندێک کەسەر پارەیان دەداتێ وەڵی ئەو کەسانە کە پارەیان دەداتێ نابی عنی زیاتر فێر دەبن ئەو کەسانەکە تو کە دێنە سەجادێت وەر پارەیان بدەن زۆر زادەن کاکە خەڵکی هەولێ کوردستان بە ڕوحمن کەسێک ببینن فەقیرن استقلال دەکرێت لاانێ هەندێک کەسەنت مەسە عاتفەی هەیە سۆزداری هەیە دەیدات دەکەی هەڵەیە نابی ئەمە پارە بدەین نەخێر نابێ پارە بۆ خەڵکی هەژار بێت بزەبت دەبی بە دوای دابگەڕێ بە خۆ یعنی ئەو کەسەکە ئیستایل بیدی هەندێک کەس لەسەر شەقام لەسەر جادەکان دەرۆزە دەکات دیاردەچی جوانە ئەمە ناوەڵا دیارەشی جوانە لێزاری کردووی باشە پێ وایە بەڕاستی ئەگەر کەسێک فەقیر بێ کەرامەتەکەی کبریاکەی ئەوە دەکا دەستپان کاتەوە لەسەر نەخێر کەرامەتەکەی ئەوە ناکە دەستپان کاتەوە لە بە کەس باشە ئەی بۆ خەڵکێک خێر بەوانە دەکات بە قورئان هەڵەیە فێرکردنی ئەو نوع شەخصانەیە کە دەستپانکەنەوە ینی زۆر حالەتی خەتای خۆمانە ویان لێ دەکات خەتای خەڵکەکەیە خەتای خەڵک چۆن خێر دەکەیت تۆ بۆ نمونەویست خێر بە قورئان کە دەیان بین لەبەر ئەو گەرمای دەستپان دەکەنەوە زیکت پیان وسێ ناچاریشەکانیش دەبین بەکاردێن بەڵام تۆ پێت باشە ئەو کەسێک کە خێر دەکە بیناسی بزانی بەڕاستی فاژارە حتمە بەرێ نابی هەرەوە بیدەیت لە دین ئیسلامیش دەرێت و ئەو کەسی فەقیر بووی خێربەی بکەی باشترە بگیرێن باشە ئەو کەسانە بە قورئان دیاردەشی باشە نەمینێ باشترە وەک بەرپرسانی پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکان باسی لێوە دەکەن لە زۆربەی چوارڕێیانەکانی نێوهەرێمی کوردستان کڕین و فرۆشتن بەم جۆرە شەقامانەوە دەکرێت پۆلیس دەڵێت ئەو کەسانەی کە دەستگیریان دەکەین هەژار نین ساختەچین ڕۆژانە زیاتر لە 100,000 دیناری عراقی پارە کۆ دەکەنەوە چارەسەر هەموارکردنەوەی یاسای تایبەت بە سوالکردنە لە نێوەرێمی کوردستان کەوا دەکات دەرگای کردوتەوە هەر کەسێک بێوێت لەم شار و لەم وڵاتەدا بە ئاسانی دەرۆزە بکە و فێر لە خەڵک بکات هەموارکردنەوەی ئەم یاسایە چارەسەرێکی بنەڕەتی بۆ نێشتنی ئەو دیاردەیە کە هەم پۆلیسی هاتو چۆ هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشی بێزار کردووە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ بن.